بەرەو وەرزی هاوین و گەرما دەڕۆین. حاڵەتەکانی سکچوون و ڕشانەوە لە نێو هاوڵاتیاندا سەری هەڵدایەوە. ساڵانە لەم کاتەدا ئامارەکانی توشبوون بە سکچوون و ڕشانەوە لە نێو هەموو چین و توێژەکاندا ڕوو لە زیادبوون دەکات، بەتایبەت لە نێو منداڵاندا. لە ناو نەخۆشخانەی دکتۆر جەمالی منداڵانیشدا تەنها لە ماوەی هەفتەیەکدا نزیکەی 150 منداڵ چارەسەریان وەرگرتووە. بەڕێوەبەری نەخۆشخانەکەش داوا لە دایک و باوکان دەکات لە کاتی بەدیکردنی هەر نیشانەیەک لە منداڵەکەیاندا دەست بەجێ بیگەێننە نەخۆشخانە بۆ چارەسەر. دایکان و باوکان نیشانەکانی وشبوونەوە لە مناڵانە بزانن. بۆ نمونە فریمێسکی کەمە بێت، دەمی وشکە بێتەوە، میزی کەمەکە، پێستی وەک کەسی بە تەمەن و بە ساڵاشووی لێ درەنگەچێتەوە شوێنی خۆی. ئەو مناڵانی کە مەڵاشویان دانەخراوە مەڵاشویان زۆر بە چاڵاچێ، ئەمانە بەڕاستی نیشانی مەترسیدارن بەتابەتی لە مناڵی بچووکە. بۆیە گرنگە ئەو نیشانانەی هەبوو بە زووی بگێنێتە نەخۆشخانەوە چارەسەر بکرێ. بەڕێوەبەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانیش لەگەڵ نزیکبوونەوەی سەرهەڵدانەوەی ئەو نەخۆشیەدا ئامادەکاریەکانی دەست پێ دەکاتەوە و ڕێنمایی بڵاو دەکاتەوە کە دیارترین ڕێنماییش بۆ هاوڵاتیان پاکردنەوەی ئاوی تانکی سەربان و نەخواردنی خواردنە سەردانە پۆشاوەکانی سەر شەقامەکانە. یەکەمیان گرنگجیدان بە ئاوی خواردنەوەیە. داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەم کە بە هیچ جۆرێک ئاوی بیر و چەم و کانی و ڕووبارەکان بەکارنێنن بۆ خواردنەوە. تەنها ئەو ئاوە نەبێت کە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی ئاوی ناوشار و دەرەوەی شارەوە دابەژەکرێواتە و ئەوەی لە بەلوعەکەوەیەتەوە. خاڵی دووەمان لە ڕێنماییەکان بریتیە لە دەستشتن کە پێش خواردن، دوای خواردن، دوای دەستدان لە ئەگەر مناڵی پاکردەوە پیسایی مناڵ یاخود دەستی بەر ئاژەڵ و خۆڵ و زەوی و ئەمانە کەوت ئەبێ بیشوات دەستەکانی بە پاک و خاوێنی. سێ خواردنی دەرەوەی سەردانە پۆشرا و سەر ئەڕەبانەکان نەخوات بە هیچ جۆرێک. بەردەوامبوونی حاڵەتەکانی سکچوون و ڕشانەوە لە کەسی نەخۆشدا دەبێتە هۆی وشکبوونەوە، بۆیە پزیشکان و پسپۆڕان ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان لە ئەگەری بەردەوامبوون و زیادبوونی جارەکانی سکچوون و ڕشانەوە سەردانی نەخۆشخانەکان بکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر تا دوور بکەونەوە لە حاڵەتەکانی گیان لەدەستدان بە کۆلێرا. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.